دژە حەقیقەت خۆی وەکو حەقیقەت نیشان دەدا نەک وەکو دوژمنی حەقیقەت دەرکەوێ. یعنی ئەوەی دژایەتی حەقیقەت دەکات ئەوەی حەقیقەت دەپۆشێ لە ڕاستیە ئەوە نییە کە ئەنتی حەقیقەت بێ وا دەرکەوێ، نە خۆی وەک حەقیقەت پیشان دەدا. یعنی وەکو ڕەش و سپی نییە، ئەمیش هەر وەکو خۆی ئەو وەکو ئەو نیشان دەدا، بەڵام ئەو نییە، ئەم ساختەی کراوی ئەوە، ساختە کراویەوە. وەکو چۆن گوڵێکی باغە کە تۆ دووسی دەکەی لەگەڵ گوڵێکی ڕاستەقینە. گوڵە باغەکە دژە گوڵ نییە، یعنی شێوەی دژە گوڵێک پیشان نادا، بەڵکو چی نیشان دەدا؟ گوڵەکە نیشان دەدا، بەڵام بەبێ گوڵیەتیەکەی. گوڵیەتی گوڵەکە چیەکەیە؟ بەڵام گوڵیەتی گوڵەکە لە چیانە؟ لەم گوڵە پلاستیکانیە. چونکە ئەم گوڵە پلاستیکە گوڵیەتی گوڵەکە کە بوان بەخشە، بوان دەبەخشێ، ئەمە کە بوانی دەکەی بوانی نییە، بەڵام لە دوورەوە چییە؟ تۆ بە وەهمی خۆت بوان بەخشە، بە وەهمی خۆدەها شتەکان دەدەیتە پاڵی. ئەم گوڵە پلاستیکە شارە پۆشەری گوڵ، ینی بە ناوی حەقیقەتەوە حەقیقەتی گوڵەوە قسە دەکا، بەڵام حەقیقەتەکەی تیانە بەتاڵە لە حەقیقەت، ینی حەقیقەتەکەی لێ دەرکراوە. وازحە؟ هەر گینەکە وەرگیراوە، ینی شکڵەکە هەر دروستکردنەکە ئەوەی دروستکردن بزانە، چونکە شتێک گەیە لە سەروی دروستکردنەوە. ینی گوڵەکە چوار عیلەتەکەی تایە، فۆرمەکەی لە گوڵە ڕاستەقینەکە وەرگیراوە، باشە مادەکەشی وەرگیراوە هەر لەو مادەی کە هەیە. ئەی باشە ئەم گوڵە لە کوێگەی تر گوڵەکەی تر نییە؟ لەوەی کە ئەم گوڵە دەی بەخشێ، ئەم گوڵە نەزۆکە، ئەم گوڵە پلاستیکیە. بۆچی؟ چونکە شتێک گەیە تایان نییە، پەنهانی نییە، ئەم گوڵە پلاستیکیە. ئەم گوڵە هەر یەکسەر دروست کراوە، ینی ئەوە نییە گوڵێک بوو بێ بەرە بەرە هەتا خۆی ئاشکرا کردبێ. ینی شتێک لە ئاران نییە لە ئاشکرابوون لەناو ئەم گوڵە پلاستیکیە، بەڵام لە گوڵەکەی تر کە بەرە بەرە گەشە دەکا، ئەمە چییە؟ ئەمە بەرە بەرە شتێک دێتە ئاراوە. دروستکردنەکەی ئەو لەگەڵ دروستبوونی ئەمە چەند جیاوازە؟